ئەو دانامرچێتەوە خۆی پێدانایە و بکەمرکی دێ و خەو دەیباتەوە کە لە خەو هەڵدەستێ دەنوارێ ئاسمان ساوە و هەڵم لەسەر ئاوەکان هەڵدەستێ ببورن ئەی دورگە زگدڕاوەکان هێندەی ئاو بخۆنەوە هەڵم ساون لەناو زەریادا قەتیس ماون مرۆڤ فێر بووە بە دەست بەسەرێک داشکانەوە دەست دەکات بە پۆست دەست بەسەر دەبێت بۆی تاوانەکانی بەسەری یەکتریدا دەڕشێنەوە یەکتر دەشکێنەوە و داش دەدەنە یەکتری و داشکاندن بۆ خۆیان دەکەن کە ئیتر شکاون و هەڵناسنەوە ئاساییە لەسەر شارە بۆستم بۆی من پراکتیسی ئەم جوانی گوڵەکە وتم تێزێکی سێ کۆچکەی گوڵ دەبێت دووسکەم لەو شارەدا پەیامەکەی من دەگات مەبەستم چییە ئەی گوڵ تۆ محیبەتی چۆن دڵم دێت ڕوحت کێشم سەرت لە لەشت جیا بکەمەوە و بتکەمە قوربانی خۆم بۆ یارەکەم ئیزنم بدە ئەی گوڵ بە خاکەوە بتگوێزمەوە بۆ لای ئەو دەستێکم بە قەدەوە قادرگەکانم بە پەنجەمدا بچن و خوێنایی بن دەستێکیشم بەڕێک و ئیشەی نێو خاکەوە بێ تا تێ بگات یارم کە تۆش محیبەتی ئیزنم بدە ئەی گوڵ دیدەوانی بکەم و نێڵ کەس لە دشت بجەنگێ تا ئەو ساتەی تەمەن یەخەت دەگرێت تا خودا بەرەو مەرگێت ڕادەکێشێت بە هەموو میهانان و هەموو برادەران و پێشکەش بە کاک ئاسۆ حەزی لەم شارەوەی خێمەوە ئەمە بەشێکی لە قەسیدەی عشق و ڕابەگرین لە دەشتەکان کە ساڵی 2023 قەسیدەکە دوور درێژە بەڵام پارچەی دێنەوە عشق شتێکە لە تۆزی سەرگەڵا دەچێت گەر بمانەوێت دەستی لێ بدەین توولی گەڵاکە دەشکێت گەر بمانەوێت گەڵاکەی لێ بکەینەوە تۆزەکەی هەڵدەوەرێت گەر بمانەوێت تۆزەکەی کۆ بکەینەوە کەمێکمان لەبیر دەچێت عشقی جۆرێکە ئای کە ئێمە لە دیبێکی ڕا بۆ شتی دێنە ناو دنیاوە لەو سەریشکا بەتەڕی دەچینە دەرەوە خداش کە عشقی بە ئێمە بەخشی بۆ ئەوە بوو کە لە ڕای خۆیدا شتەکان نیشانی ئێمە بدا تا ئێمەش لە دەوری کۆبینەوە و لاسایی بکەینەوە لەنەو زانست لەنەو زمان باڵێن فۆرمێکە کە زمان چۆن ببەرنەوە شەوە شەو لەلای ئێمە ڕاستیان ئەو تاریخان وەکو دڵنەوەی خۆمان وەکو شوێنی ئارامگری یان شوێنی شاعیرانەوە ڕاستیانە باڵێن شەو بێ تاقەتی خۆمان شەعرمان نووسیوە بەڵام من دێردا پێچەوانی شەو قسەکەم کە شەو ڕەهەندێکی ڕۆشنیە شەو لەوتی چۆتە دنیای مۆدێرنەوە مان تووشی نەخۆشی لێ بیرچوومەوە بووە لە نەخۆشخانەی گەردوودا پاڵکەوتووە و یەک ئەستێرەش ناناسێتەوە شەو یەک دۆستی هەیە چەکچەکی نەک ئەستێرەوەمان حەقیقەتێک دەبینێت بێدەنگی نەک ململانەی خۆرمان گەردوونی جوانیەکە شەو وەهابی خاتی نێو قوڵایی چاوەوە چاو چۆن خۆی دەرباز بکات لە وێناکردنی گیرێکیمان شەو لە زەوی ناترسێت وەکو هەساری مەریخ نییە دوومانگەکەی ئۆقڕێنی هەڵبوون بڵێت شەوانە خەوم نییە شەو لەسەرمان ڕەشماڵی هەڵداوە و لە هەموو شتێک یاخیە ئەستێرە لەبەر ئێمە نەبێت خوا تاقەتی ئەو ڕۆشنایەی هەیە دیارەکەی لێرەدا بۆی نامتەوە نەبینە ناس نازدارە بینەوە دەنگکەمە مینا ناس نازدارە بینەوە هەمان نەزانین دێڕێکی گۆرانی فکر و محەمەدی مامەی گوتیێتەوە بۆی لاتان بۆ بێت بۆی لەڕۆ دێڕە دزراوەتی بەرمان لەنێو هەمووی دەقێکی کتێبەکاندا ئەو کتێبەکەتان ئەگەر دوای نازانم شتێک لە چاوتان ئەو لە شوێن هەموو سەرچاو شتەکانی تێدا هیچ دێڕێک لای من حتا مامۆستایەتی خزمەت لە شوێنێک ئەڵێ ئەی خوای بێخوا پێم وایە هەمووان دڵی ئەی خوای بێخوا زۆر جان دانیشت ویستە جێرا دەبێت تاقەتەوە ئەی خوای بێخوا من حتا هەکوم ئەو ویدیۆڕەیە کە لەلای لەتیفەڵمەت بەریگوێ میگوتووە خصومەتی لێ کەوانێک ئەم نیوە دێڕا هیلەتی فەڵمەتە بەڵام
بۆیە بۆ شاعیر هیچ شەرم نییە و هیچ عیبێکی بەڵکو زۆر گەورەیشە حتا ئەگەر دێڕێک وا دەگرنە شاعیرێکی تر بەدەستکاری و ناڕۆشتن و پێچەوانێکردنەوە و وەرگرتن تکایە ئاماژەی پێ چونکە بەڕاستی من ڕەنگە زۆر گوتەوە ماوەی چەندی خەڵک تریکە چەندی شاعیر بابتە شاعری زیوە یعنی زۆر باسم پێویست ناکرێت لێرەنایە بەڵام هەفتە شاعران شاعرەکان خستنەوە بوو یعنی زەرور نییە بەڕاستی شاعیر حتا شاعرەکەی وە خۆی زیوە نایە خۆی لەسەر دائنتان لەبەرەوە تۆ ئەگەر دیارێک وەردەگریت و تیۆرەکەمی لەسەری وەرگرتنەکانی شاعر چۆن دەستکاری دەکەیت داڕشتنەوەی چێپێچەوانێکردنەوەی هەموو ئەوانە زەروری شاعرەکە تیۆری شاعری بەبێ ئاگاداری تیۆری شاعری دەبێت تووشی ڕەخنەیەکی زۆر خۆی خودی دەبێتەوە شعری مەکە لە مەکە بینێنە چەند بۆش هەلای مەکە بگرە بەدەمێت دەقەی چەسە باسکردنەوە مەکەی وادای ڤیدیۆکە بینی کەم شەهر پێش ڤیدیۆکە تۆمارکراوە کچێکم بینی دوو پێچ بوون ئەکتەر من نازانم چ بوون بێ ئیجاب بۆ لە پیاو چۆن دەچێتەوە بە دەوری دەسوڕێتەوە ئەم دوو کچێک بە دەوری مەکەی داسوڕانەوە سێرم کرد هەموو ئەوانەی کە هیندەکە سەیری مەکەکەی ناکەن بەڵکو سەیری ئەوم بە دوو کچە ئەکەن کە شانەوە بوودا جا لێرەوە بەم دەگەکەم شاعرە چۆن لە پێشبینیدا پێش یعنی لە شعرەکە زۆر گرنگە تۆ شاعیر چی ئەڵێی پێش کۆمەڵگەکەی پێش داواکەمی لە هەموو شۆدا ڕەفتارم جیاوازە لەوەی دەبوزەرێ لەناو ئەم ئاین و ماینە خەڵکی سواری خۆی دەکاوە و جوتەی پێداوێ کەوربووینەوە هەیەکە لە جێی خۆیەوە دەڵێ ئاخ لە داخی کەلە و دڵی سوا چاکان کە پڕی ئاین و بۆینە هەرێکە باسی ماریفەتی خۆی دەکا بێ ئەوەی زمانی جوتێک لەنەو بیریدا بکاوە و بیکێڵێ کارم بەڕوانیان نەداوە من ڕۆژ بۆتە ناو خۆمەوە ئیمانم بەهێزە و ناچوە ناو دەشقای ئەم دین و مینە ئاخ مینەی ژیان وای کە دوورم لە مینە نازدارە مینە گیان کە چیت و هاتەوە لە مەکە و ڕەنگە بە کافر و وەی پاس خۆت دەست داوە لەو بەردا تا من دەست نەدەم لەو جوتە مەمکە مینا نازدارە مینا ئیمانم بەهێزە و حەلاج فێری گوتم چۆن بسۆڕمەوە بە دەوری دڵمدا لێ تۆش مینە با هەر بسوڕیتەوە کو خۆش و دڵت لە شوێنێکی دیوێ بۆچی خۆت دەخەیتە ژێر پێیەوە بۆچی خۆت دەخەیتە ژێر پێیەوە بەم نیشکاوە من لە جێ تۆ دەرێ دەبوومەوە و دادەبڕێخام کە تۆ خەیاڵت هەر لای هەنار بێت بەشەڕا بێت من لە جێ تۆ خۆم دەخواردە و دەتفیسام کە لێوی وشکەڵات و دەکڕۆژ بەسەمدانێت تۆ هەردوو بەڕۆترێ یارە دەستە زات و منیش بەدیاتەوە دەتویسام ئەی مینی نارەجی مینە نازدارە مینە کە تۆ نەبیت مینە بێب نەمام ئاخ نەمام جان نەمام مینە هەڵمە بەسەر خۆتیکی دەبینە لە دڵما دەنێژم نەمام تا ببمە بنەما جان مینە زۆر سپاس زانستش هەمیشە لە نوێبوونەوە و زیندووبوونەوەی هەیە من یەک ملاحەزەیەکم هەیە عینە لەسەر قسەکانی تۆ کەرەستەکانی شعر چییە؟ وشەیە وشە چییە؟ دەرەنجامی زمانە زمان خزمەتی شعرەکە لەبەرەوەی وشە خزمەتی شعرەکە کەواتە شعرش خزمەتی زمانەکە ئەو شعرێکە کۆن نووسراوە شعر کۆن و نوێی نییە خزمەتی زمانەکە واتە ئێستاکەش ئەمە لایەک زمان لە گەشە سندندایە من لەگەڵدا من خۆ پسپۆری زمانم لە گەشە سندندایە یعنی هەموو زمانێک گەشە نەکا لە جێ خۆی مێرێتەوە دۆگما بێت و دواکەوێت زانستش لە نوێگەریدایە وایە کەواتە شعرش لە نوێگەریدایە ئەوانی کاڵێن شعری کۆن وایە کۆن و نوێ نییە چێژی خۆی بدا کۆن و نوێ نییە ئەمە لایەک شعر کۆن و نوێ وتمان ئەزمون و نوێگەری تۆ داهێنانت من شتێکم نەخوێندەوە لە بابەتەکان لە بەرەنا بەڵام ئەو سێ پارچە شعرت خوێندەوە تێگەیشتم کەوا تۆ شاعیر بوون گاڵتە نییە ئەجا لێرە چەند پرسیارێکی بچووکم هەیە بە بەڵێ و نەخێر وەڵام دەیتەوە ئەگەر درێژە دەکەیت تۆ بۆ شعر دەنووسیت شعر بۆ نووسیت ئەمە یەک تۆ لە شعر نووسینە دەوێت دنیا بینینی خۆت پێشان بدەیت زۆری بەرهەمەکانت
نیشانەی ئەوەیە کەوا شعر واز لێ نایەنێ زۆر سپاس. ئاسا کتێبێتەوە ئەم کتێبە کتێبێکی بە ناوی یاقۆکانە گەلێکە ئەوە دەستی 64 چینە 64 کینیا ئەمە کتێبێکی بە ناوی غەرغەڕەم بە وشەی یاقۆکان هەر لەسەر قسەی مەمەسەجان غەرغەڕە ئەزانی چی کە تفێک غەرغەڕەم بە وشەی یاقۆکان بۆ خۆیان 440 کەسمەوە لەنێو چینیانە لەنێو چینیانە 400 کەس هەموو بە زمانی ما قسەکەن زمانی ماسایەکانە وازان 20 قەبیلەیە گۆزەکە لەنەوە گۆزەدا 7 کەسمەوە دوو برا و دوو خێزان و سێ منداڵ باشە لەو 7 کەسە من باسم کتێبەکە یەک کتێب بەس لەسەر زمان بەهێناوە کە ئێمە بتوانین چۆن ماوەڵە بە زمانێک چۆن بەشێک حتا لەگە کاربوویانە باسمەوە کرد زمانی کوردی دووشی زۆر دیژەیەکی تێدا و گژەی تێدا ئێمە هەموو هیچ زمانێک لە جیهاندا دیراسە هیچ زمانێک لە جیهاندا بەقەدر زمانی کوردی بۆی بچمن و باوەستەکەی یاسایەکە بە دەبێت لە ڕێی گفتوگوەکان هەندێک شتێک باسی کەم من باسم لێدا باسی کەم زمانی کوردی یەک شتی زۆر گرنگی تێدا کە ئاژەڵ و بەرەوەی و جاندار هەمووانە بڕوونە باعی مەڕ و زەڕەی کرد و هەموو دەنگەکان و خۆی دەگوازی زمانێک تر ئەمەی نەکردووە بەس زمانی کوردی ئەمەی کردووە لە ڕێی دەنگ و ڕاستەوخۆ شتەکەی باس کردەوە بە پێچەوانە زمانی کوردی گشتێکی ترەیە کە زۆر ناشینایە کە پێویست هەر هەموو شاعیرەکان پاکی بکەینەوە بە خۆمەوە ئەویشەوەی بۆ نەکەبەرە دانیشە دڵی ماگە دانیشە دڵی بستی دانیشە دڵی حیوانی ئێمە چنیومان زۆر لە نەجماندا دەکرێت ئێمە بڵێ دانیشە دڵی گەمژووی دانیشە دڵی توزان هێڵی ئێمە وشی ترمان هەیە بۆ بیەوەی بین دەڕێی مرۆڤ لە عاشقی بۆ ئێمە بوومان دەکرێت شعر مرۆژی دوو کات و شوێنێکی تر بەرین ئەمە زۆر گرنگە مەسەڵ لێرەدا ئیشم لەسەر یاقۆکان کردووە کە کەوتومە ئەکرێتەوە لەنەو وڵات و مەڵبستنەکانیشدا گرنگی بە زمان بدەیت حتا پرۆژەی دووەم کە تایبەتە بۆ ئوگەندای نەتەوەی کێرا یەک کەسی ماوە کە ئێستا خۆم لە پێویست ئەو کەسە خۆم دۆزیوتەوە بە زۆر زیاتر لە 6 مانگی پێ و خەریک متاو کارەکتەرە دۆزیوتەوە کە لەنەو نەتەوەکەدا یەک کارەکتەر ماوە بۆیە زمان زۆر گرنگە تکایە هەر کەسێک شعر خوێنێتەوە بەڕاستی بێ ئاگاداری زمان ئاگاداری زمان نەبێت ناچێتە مردنیە شعر بۆیە پرسیارێکی کە گوتن ئایان بەڕاستی شعر بخۆم بنووسم یان شعر من گوتم نە لەگەڵەوەدام شعر بنووسم و نە لەگەڵەوەدام شعر بۆ خەڵک بنووسم لە ڕاستیدا من شعر بۆ خودی زمان نەنووسم پێشەوەی کۆڕەکە دەستەکەم وازان بۆ میدیا قسەم کرد کە شعر زمان پێ بۆ بەبێ یەکتری ناوەخۆم زمان بۆ شعر دەکەوێت لاقی لە شعر بۆ بەبێ زمان لاڵ دەبێت یعنی قەڵەڵە دەکات تەتەڵە دەکات ئەم تەتەڵەی زمانە لەنێو مەکەدا گەتیقەتان دەبێ مینا نازدارە مینە دوای دەڵێت مەکە مان مینا کۆمەڵێکی مینە و نەمان گیان ئەمانە هەم تەکنیکی زمانن لەنە تەکنیکی زمان لە چێوە سەرڕاوەدەمەوەسە کرد لە ڕێی هێزی زمان هێزی زمان لە چێوە چێ لە ڕێی فیزیای زمانە فیزیای زمان چێت جوڵە پاڵی پێوەنێ ئەم بڵۆکانکێ پاڵی پێوەنی هەوا ئاڕاستەی هەواکە دەبۆڵێت یعنی حتا ئاڕاستەی هەواکە لێ کاتێکدا بەسەر هەوادا بەردەبێت بەس ئێستا لەوانە هەواکە لێرە دەبێت بۆیە من شعر لە بەناو شعرا مثلا بۆ بەڕاستی من سەرقاڵی دەستکاریکردنی شعری نەک کوردی ماوەسم لەوانە زۆر جامە لە میدیا دەکرسەکەین زۆر جار تووشی ها گەورەکردنی فوتێکردنی میدیا ئەبینەوە یان تووشی ڕخنەکردنێکی زۆر من لەنا ڕخنە ئەترسیم لەوە ئەترسم کە ڕاستی بکەینە بە فودانی میدیاوە دەبێت دەنگی کاری خۆم ئەگەر بەبێت دەنگی کاری خۆم نەکرا پێماوە بیماری بێسا وەکو شاعیرانە لە شاخ بوونیان لە کۆمەڵشت دار و میدیا و حیسبیان لە پشتەوە دەبوون بەبێت دەنگی شخۆم کردووە بەڵام کێ دێت بە نێو زمانەوە چونکە بەڕاستی چونە نێو زمان ئەوەی کە کۆسیلان ئەوەی کە گۆتە ئەوەی کە دانتێشی لەسەر کردووە حتا بە ریلکە هەمووانە لە ڕێی زمانەوە داخلی شەوە ڕاستیە بۆیە زمان من کارەکەم لە ڕاستیدا لە بینەوە زماندا لێنەوە ئەدەبیاتانەکەم ئەجیا وەکەوەی کە مامۆستا هێندی شاعیر دەڵێ بۆ بە فارسی نانووسی ڕاستی ئەبێ من ئەو چاڵکێ بەس بۆ زمانی کوردی دەست دەدا منیش دەتوانم بە فارسی بنووسم زۆر ئەشتاقی بوویدا بە فارسی پرسیارەکانیشان ئەو بۆ شعر دەنووسیت ئەوە یەشیان دنیابینی خۆت دەرەخەیت لە شعرەکانتە ئەوە سوالەکەی ترش زۆری بەرهەم بێت معنای وایە شعر واز لێ نایەنێ بەڵام تۆ باشەکە لەوەیە یاری بە وشەکانەکەی زمان بەڵام ڕێسای ڕێزمانی فەرامۆش ناکەیت
من دو مانيفيست مانيفيست كان 6 بروجه طبعا دو بروجه ومن هم تحداك براسيما تو يعني فباني تو كتب افريقانا خنري برس ام كتب لما جو كتب سواد المسرا كتب دياتو ناي امريكا بتاع مش بس صار 2006 ام بروجه راك لما مسك مانيفيست هو خدام ولا كتب ولا أنا كتير جاتو زي كتير جاتو أقيام الساعة سكتير آسيا بتاع مش عندنا مسلاه بين صار ترد مسلاه أما لما يجي شعري نقول شعري جاني جامنا كا كتير جاتو محمد علي أما زمان ومن زمان اليوم ناقرأ هي بيكونوا اليوم ناقرأ هو زمان كمان ده أنا بتسمع هو كدسبداري الشعر من راسي تاو شوي كمان بروجي كان دقيقة هو بروجي يزوزور ما يوم شنبر هم يزوري شعري كم شعري نابت ولا بيك كتي وامي لما حافظ الشيرازي معناها كان مستشفى كيلومتر غزاليه كان هشام محمد بن عثمان معناها كحميد ديوان نصر الشاعر والله ما هو استاتيكا وبلاني معرفه اخوان نواصل زوج الشعر كان محمد بن عثمان بن لبنان والله من على ديواني كان شغل بس رجع ديواني كان بيتوبه كتابي كنا بقنا والله بر هندكم بوي لاني بركوتم لاني معرفه ما وصل لاني معرفه عرفت تشيل قبل تشيل ام تشيل اللي تشوف دايما تشيل زوقني كاميرا الى قودي والله من شوف تشيل مشروع عزيزي من برسالي تشيل تشوف تشيل معرفه ودي معرفه كل تشوف او فين كتودي فين او فين ولا تشوف راسي بويا من كلام براسي الشعر تدخلني بوتي الشعر دخلني شو خليت انا بوتي تدخلني بويا براسي كويسه تدخلني بس شعب مش بيبقوا شيء وسائل جوان بس هذا شيء درباري درمي سوشيال ميديا ولا هلا يمنا تعرفين شرايا اللي افتحت شاعري فيسبوك هي وأصدقائها شاعري كتير هي كشيء ما رجل كان شكاين دسنا بريش كان شاعر كان درس أمين تهم لكن تستانش معنا ديوان الشعر شعر تقريبا ما قد بيته سيرخ نبي يجام زناتو حماسة حسنو حماك الشبهري دابني لسطا يجي أقدر بشي باش براسي لأن أنت هم ينقوا باش لأن الرزاق يشبه ها؟ بعد شيء من الرسل بدور احنا كده مش بس شيء لا ما دام تو خاوني أوري رحمن الضابط هو يعني اشتكي زوجانات كشفتو خالص يما بقولي ما مصحيح من دليل شيواني من شيواني إنساني شيواني من شيواني كردي ببشر أو قليل حاشاتك كان ليو حشم بريته أول وران دانا ويبقى رقيب ياخذ هاو تربية رقيبة زور سباس ياخذ بخير بالرأي من زور سباس بس كان من سلجم كذا زور سعيد رقي من ضمن شيء الجديد كان لك كان تكسكان زوجك كنا موسيقى كم ممكن من بابتي كي بس بابتي هو الشيء ده بالفيديو أسير أخلاق بريء من هم عربي شيء برا عربي برا نحمل برا موسيقى برا فرنسي من راسي جهانا نبيدك أسايا كفسي كتير ناس ولا زين بكانوا ما مثلا ببوري من هاو تريبي يعني إيش تسوي فسيك ورما جاي من الشيء كتير في تجارب برا ما مثلا من راسي لزمان ده بس تو زمان الشيء اللي يهمني وزبيته راسي يمن دبيته بهشاري شيء شو قال راسي ما مثلا عشان لو جيراننا يجي ما يعرف كان برام بشعر راسي ما مثلا ربطي بشعر مني حرق الشاعر ناجح بالشاعر أما ديسك اللي كان كنا مثلا جاي كنا نكتب برام شاعرني براسي ما مثلا برام ناكل كإمسينات شو بدكاتو ورجوري باش شاعر ورجوري خيام من تابو ورجوري خيام ما مثلا جاي براسي خيامي فاسد أخبره زوز الله شكرا برام بعمل الشعر إما بدرس لسبينا كده يعني برام كاك أما الشعر أما شاعرني بدرس من الدنيا ما مثلا كان شيء كيف طالما شاعر جاب الشيء منيش ليس هذا حرقيس شاعر برام مش قال تزان والله قال بوز أو إن شاء الله دشيل دواي من كسر بيت لين تبقى كم من خليج مراسي بنا وشاعر ده إيش دكم زماني كردي أو يبي بخشيو كبت وأنا زماني كردي بكم بزماني كجهاني ناو كردي خوي بو زمان لله زوزو كلينجا وأتوان الدنيا ده هنا بيكن وده دوش كتاب به سبب ديزاين سبب زمان وبزمان زمان كيمياء زمان وفلسفة هم على ده تبين ده الشعر وتجاوز يعني بس كلمة مفاتيح زمان و
تقريبا سشوال جالبازي جيتار بسكاريو معايا يعني متعبتي بيجوي أدبي كردي شعرا تركي شعرا وكيش كتب جيتار هذا بيجي وراكاري وناخر بلام لي استاد تو تويت معرفين دوس بكي جواسم بين معرفين شاعراني أمر يبدو على شعر تحملي أواكات ولرئيس مانوا كاري فلسفي يعني على الشعر تحملي أواكات ولرئيس مانوا قتالي بو برهان بيني من في مواد تقريبا دو سيكتي من في دو زيادتنا أو يتبدس الفوتوا هذي قتالي بس بخودها بيك أو بخود عمشت قتالي بيقدمني يعني لا برزوا برواني تخوارب يعني تقريبا اللي هو بيتوا ناوي خود وقرقات وشاركات ونتوا مثلا الشعر وشاركونا بيت ولا كويس وينما شارك شيء مش يقدرونيها يعني حتى ناوي شاركات الشبيه يشتغلنا كان الدستور في افريقيا لرئيس مالي يقول بيوا تو مخاطبين معرفي يقدرني زور جوازه آية لسدني سشبه موسى مكان دوكاري في روشبيين هاي بتوصي نسوا آية بشواكا كي أدوانية أبو خطري بتنيا يا أبو خفيف دوكاري روشبيين كردي بارو بيشو برا من راسي سباس كان أنا بقول سهل بعض راسي من زمانتي هناك روشبيلي كنت بقول كلمة أنا شو قال وظيفة روشبيلي أو خوي زوز ولا غير عندها وظيفة جوين قلتنا غير أنا راسي ما تشوف جوين يعني مش كشيء كذا وظيفة من كسرقاوي أفريقيا أمريكا أو هيك تجاوزي أو ذاك مسماني كردي معرفي كردي بيكنوي كردي وبيكنوي شعري وبيكنوي شعري أتوانى تجاوزي أو كمسماني وبري شعري لو بري شعري بريكوني واجتماعي ونتوي وناوتشي وبعد أستي جهانوا أجهرنا وزكاك معنا باسيوالنا كردن من شعر بعض زمان ترجمة كلامه أمهز بزيلن وزماني كل داني بين شعر بعض زمان ترجمة يعني شعر هجري زمان وزماني عبرية كترجمة كذا لما هو هيز ذكي السحر كي كلنا سمعنا من ده أنا مقاوم بقى بو مولانا رومي لري مسنوي قصدي كان حمو فلسفة تيواني تكاي خوي لري شعر دقيقة من يشمو قناعتي كان لري الشعر ولري زماني شعري شوال أو بياماني خون بقينا كبتالي يتجاوز من أنجا من لنا شعري كلاسيك وكوني جال راسيا الشعر هو جونك لبيام هاتوا أقول يقدم ما تقول تعمل شعري شيء ناورك شعري شيء معناه شعري شيء بس أمسي سبكي يعني معناه ناوربيا برام لدواي وزارك أنا الشعر بربنا هيك تبرج الشعر برو بتاعه بتاعه شو من اللي برهني دسا تمام كاكاش سراس براخ ولا دوم تبي أخيرا كرهنا من يقولون براسي بتاعه هاتوا دنا الشعر خزان قلنا هاي كذا كم مرة كبير من الفلسفة تقول لا راسي وظيفة الشعر وكيوك ما مصير إنه هيك كاكستار راسي شيواني من شيواني إنسانية أما أزاني بس دبان هاي كان تفسير شعري هي من كابو لبري بتاعي يزور قلوب الشعر ويا الشعر ويا كبراسي بتاعي كيف بدأت تدرب شون كبعض الغلطين كالشعر الموسيقى هاي كده يمكن يفكر خوي إضافة براسي الشعر ويا كتواني من كقرآن كشعر كقرآن وأنا بين دقائق كتير يعني أولى بدر الناس أولى واسمعنا ماني وأولى الشعر دقائق بتاعي جواز بحال بينهم الشيء وظيفة بنجري جواز كان ترى أمنو بنجري بدون وظيفة مني وبخون بلام ذكري خوينا تحقيقي أو يقال بزاف مع راسي كل ما سباس زور بخير